خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان لەم بەشەی پرۆگرامەکە باز لە بابەتێکی زۆر گرنگەکەین کوڕان و کچان بەر لەوەی کە بچنە پرۆسی هاوسەرگیری و زۆر گەرموگوڕن بۆ ئەوەی کە خێزانێکی بەختەوە دروستکەم بەڵام ئیتر هەر لە دوای ماوەیەک بە هەر هۆکارێک بێت ئەم خێزانیان کە پێکێناوە ئیتر ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم خێزانە شکستی پێ بهێنرێت ئەم خێزانە هەڵبوەشێتەوە اینجا ئێمە ئەمڕۆ لەم بەشەی پرۆگرامەکە بە وردی باز لە زیانەکانی هەڵۆشانەوەی خێزانەکەین با بزانین بۆچی مرۆڤی ئەم سەردەمە خێزانی ئەم سەردەمە وای لێ هاتووە لە دوای ماوەیەک لە پرۆسەی هاوسەرگیری حەز بەوا کات کە شکست بەم پرۆسەیە بێنە یاخود ئەم پرۆسەیە هەڵوەشێنێتەوە ئێمە تاکەکان ڕووبکەینە تاکگەرایی بەم شێوازەمان لێ هاتووە با بزانین ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە زیانەکانی دوای هەڵۆشانەوەی خێزان چی ئەبێت بە شێوازێکی چڕ و پڕ لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین و زانیاری وەرەگرین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دانا لەتیفشوانی کە بەڕێزیان کۆمەڵناس و مامۆستای زانکۆن ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەولێری ئازیزەوە لەگەڵمانە ئابێت مامۆستا گیان سڵاو لەبێ و بەیانی و باش بێت باش مامۆستا هەر دەستپێکی گفتوگۆکانمان مامۆستا با قسە لەسەر ئەوە بکەین با بزانین بۆچی کوڕووکچی ئێستا زۆر بە تامەزرۆیە هەوڵی ئەوایەن خێزان پێک بن بەڵام لە دوای ماوەیەک ئیتر وردە وردە هەردوو لا حەز بەواکەن ژیانی تاگەرایی هەڵبژێرنەوە پەیوەندی بە چیەوە هەیە؟ دووبارە باینتان باش لە ڕاستیە بۆ ئەوەی وڵامی ئەو پسەرە بدەینەوە ئەبێت لەوە تێبگەین کە کۆمەڵگا مرۆیەکان بە شێوەیەکی گشتی بەردەوام لە وەرچەرخان و لە گۆڕاندان کۆمەڵگای کوردیش لەو کۆمەڵگایانەیە کە چۆتە ناو دنیای مۆدرنیزاسیۆن و دنیای تازەوە و بۆیە کۆمەڵێ بەها و دیدگا و بۆ چوون و بیرکردنەوەی جیاواز دیاسەر هەڵەدا لە ڕاستیە مەسلەی جیابوونەوە و مەسلەی هاوسەرگیری دوو پرسی زۆر ئاڵۆزن بە درێژایی مێژووی هەموو کۆمەڵگاکان جێی سرنج بوونە لە شێوازەکەی لە قەبارەکەی لە ئەرک و ماف و ڕۆڵەکانی لە ڕاستیە ئەمە هیچ نقطەیەکی مێژوو نییە کە جیابوونەوەی تیانەبێت لە بەرەو جیابوونەوەی هاوسەران شتێکی زۆر تازە نییە تا شەکوبی بەڵام لە هەرێمی کوردستان ڕێژەکە ڕۆژ تا ڕۆژیکە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم داتانەی کە لە بەردەستمانایە زیادەکە لە ڕاستیە هۆکارەکانی هەمە چەشنە لەبەرەوەی لە خێزانی کوردیە ئەرک و ماف و ڕۆڵەکان لە ڕاستیە ئەرک و ماف و ڕۆڵی تازن لەبەرەوەی وەکووتمان هەمەتونێت ناو دنیایەکی تازەوە کە پێوتێت دنیای مۆدرنیزاسیۆن و پرۆسەی مۆدرنیزاسیۆن یا پرۆسەی نێبوونەوە بۆیە تەمشاکەی ئەرک و مافە ڕۆڵەکان کە جیاوازە بێ قەبارەی لێک تێنەگەیشتنەکان قەبارەی یەکتر قبوڵ نەکردنەکان قەبارەی قبوڵ نەکردنی جیاوازەکان زیاترە بێ و جیابوونەوەکان زیاترە بن لە ڕاستیە سەرەتای زەواز بەتایبەت لە تەمەنی 18 ساڵ تا 25 ساڵ زۆربەی کات زەواجەکان زەواجی غەریزین یعنی بەرمەبنای بیرکردنەوەی سێکس بڕیان لەسەر زەواج ئەدری لە ڕاستیە مامۆستا دانا با تۆزێک لەسەر ئەمە قسە بکەین بەڕاستی ئەمە یەکێکە لە کێژەهارە گەورەکان بۆ خۆمان لە چواردەوری خۆمانە کاتێک دوو کەس دەبینین دەچنە نێو پرۆسەکەەوە یعنی هەستەکەی کۆمەڵێک بابەتێت تایە کامڵ نەبوون تاکە بابەتێک کە تایە کامڵ بوون غەریزە سێکسیەکەی چنە نێو پرۆسی هاوسەرگیریەوە ئەم غەریزە سێکسیە تا چەند وە ئەکات ژیانی هاوسەرگیری بەرەو ئاقارێکی تر بڕوات ئەو بوارانی کە ئابێتایە کامڵ بوون و مرۆڤ چێتە نێو پرۆسی هاوسەرگیریەوە دەبێت چۆن بن اینجا بڕیاری ئەوە بن یعنی هەمووی بەیەکەوە مەبەستە ئەزانی هاوڕێی بەڕێز غەریزە سێکسیەکان یەکێکە لە غەریزە هەر ئاساییەکان وەکو هەر غەریزەکانی تر پێویستەکان خواردن باڵە باشە بەڵام بە شێوەیەکی گشتی تەمەنی 18 ساڵ بۆ 25 ساڵ ئەمە یەک دنیا گۆشەنیگای بینینمان هەیە لە ژیانە لە تەمەنی 18 بۆ 25 ساڵ تاکە دنیای یان گۆشەی کاریگەر لە ڕاستیە سێکسە بۆیە جاری وا هەیە باگراوند و پاشخانی خێزانی کەسەکە شێواز و تێگەیشتنی هاوسەرەکانمان باشە بڕوانامە و شێوازی ژیانی ڕۆڵ و ئەرک و مافی کە پێدەین بەرمەبنای ئەو حەزە کاتێ سێکسی ئێمەیە کە ئەیدن ئەو کەسە بۆیە دەرکەوتووە ئەو کەسانەی کە لە تەمەنی 25 بۆ 35 ساڵی هاوسەرگیریەکەن ئاست و ڕێژەی سەرکەوتنتیایە زیاترە
لە بەراورد بەو کەسانەی کە لە خوار تەمەنی 25 ساڵیە زەواجەکەن لە ڕاستیە ئەمە گریمانەیەکە تاقی کراوەتەوە بکرێ ئەوەش بڵین ڕێژەی جیابوونەوە لە تەمەنی خوار 18 ساڵی زۆر زیاترە لە بەراورد بە تەمەنەکانی باشە بۆ لە بەرەوەی تا تەمەنەکە بەرە خوارەوە بێ لە ڕاستیە بیرکردنەوەی غەریزیە بن لە باتی ئەوی بیرکردنەوەی لۆژیکی بن پشت بەوە بەستن دوو هاوسەر ئەبنە دوو هاوڕێ ئەبنێ دوو هاوسەفەر ئەبنە دوو کەس کە پاڵپشتیەکتیەگەن بۆی بگەن بۆ ئامانجانەی کە لە ژیانەیانە بەڵام ئەم بیرکردنەوەوان بەڵێ زۆر باشە مامۆستا بوو قسەکەشم پێ بڕیت لە سەرەتایە باس لە بابەتێک کردوتت ئەم دوانە کاتچەندێ و پرۆسی هاوسەرگیریەوە گیانی قبولکردنی ڕابۆچوونە جیاوازەکانی یەکتریان نییە بۆچی کە ئەبن بە خێزان بەم شێوازیان لێت ڕەنگە ژنەکە بۆ منە زۆر بابەت هەیە لە چواردەورەکەی قبول بکات بەڵام لە مێردەکەی خۆی قبول نکات پیاوەکە بە ئەمە شێوازە لە دەرەوە ڕەنگە لە دەرەوەی ئەو خێزانەی خۆی لە چواردەورەکەی زۆر بابەتی تر هەیە قبولی کا بەڵام لە ژنەکەی بە هیچ شێوازە قبوڵی ناکە بۆچی بەم شێوازەی لێ هاتووە خێزانی ئێستا مامۆستا بۆچی بیر لەوە ناکەنەوە کە جیاوازەکانی یەکدی قبولکەن خاتونی بەڕێز ئەگەر پرسیارەکەت بکەمە دوونیەوە پرسیاری یەکەم بنەما و بنڕەتەکانی خێزانێکی تەندروست و خێزانێکی بەختەوەر چییە؟ ئەکرێ بڵێن ئەبێ یەکتری قبولکەن ئەبێ بڵێن ئەو لەو خێزانەیە جیاوازەکان ئاسایی بێ ئەرک و مافڕۆڵەکان قبول کراوە بێ شێواز و لایفستایلی یەکتریش قبول کرا بێ لە بەرەوەی دوو هاوسەر بۆ ماوەی هەژدەیە بۆ 25 ساڵ لە دوو خێزانی جیاواز لە دوو کولتوری جیاواز لە دوو بیرکردنەوەی جیاواز لە دوو شێوازی ژیانی جیاواز گەورە بوونە بە کۆمەڵایەتی بوونە کە دێنە لا یەکتری کاتی پێویستە بۆی تایبەتمەندەکانیان هاوبەش بێ و جیاوازیەکان هەر بەرفراوانە بێ لە ڕاستیە بەڵام کاتت بڵێ وڵامی نیوە پرسیارەکەی دووەمت دەمەوە کاتێ پرۆسە یەکتر قبولکردنەکان باش نییە کاتێ تێگەیشتنەکان بۆ بیرکردنەوەکانی بەرامبەرمان باش نییە یان ورد نییە جیابوونەوە ڕۆدا بەڵام سەراحەتەن لە کوردستان ئەمە دیاردەیکە هەیە کە بەداخەوە ئێستا لە پەرەسەندنە لە ناو خێزانەکانمانە ئەم بۆ خۆم توێژنەوەیەکی ئارتیکڵ و علمیم کردو لەسەر ئەوە ئێمە هاوسەری کوردی هاوژیانی ناوێ هاوسەفەری ناوێ لە ڕاستیە هاوسەری کوردی دیلی ئەوێ یعنی ئێوێ بەرامبەرەکەی وەک ئەوە بێ کەت ئەو ئێوێ بەرامبەرەکەشی بە هەمان جۆر هاوسەر و هاوژیانی ناوێ دیلی ئەوێ هەر کاتێ بیرکردنەوەی یەکێ لە هاوسەرەکان بەو جۆرە بوو کە ئەبێ ئەوەی تر وەکو دیل ماڵی لەگەڵا بکرێ لە ماف و ئەرک و ڕۆڵەکانی خۆی ببەخشرێ دڵنیا بە ڕۆژدا ڕۆژ ئاستی پەیوەندیەکان لاوازە بن ڕێژەی خیانەتکردن و بەستنی پەیوەندی لەگەڵ کەسێکی تر زیاترە بێ ئەزانی ئەمە لە هەندێک لەحظەیە ئاگەینە ئەوەی کە ڕێژەی خیانەتەکان زۆر زیاترە لە ڕێژەی جیابوونەوەکان لەبەر ئەوەی ئێستا جۆرە لە بیرکردنەوە زاڵ بوو لە ناو خێزانی کوردی ئەڵێ ڕاستە ئێمە ناتوانین پێکەوە بگونجێن بەڵام باجیان نەبینەوە و هەردووکمان خەریکی ئەو ژیانە بین کە خۆمان ئەمانەوێ ڕێککەوتنەکەن مامۆستادانانی جۆرێک لە ڕێککەوتن بەداخەوەمانەشە بیستین لە کۆمەلگای ئێمە خەریکا بن بە دیاردا قسەیەکی جوانت کردوتت هاوسەرانی ئەمڕۆ هاوسەریان ناوێ هاوسەفەریان ناوێ وەخوشەی وشەیەکی زۆر ئەو پێشگیرێکی زۆر گەورەیە هاوسەفەر هاوڕێگا هاوتەمەن ئەنی هاوبیرکردنەوە هەموو شتێکە بێ لە هاوسەریە هەبێ شتێکی کەشەیە ساڵێ پیاوان دەیانەوێت ژنەکانیان لە دایکیان بچێ و ژنیش دەیەوێت پیاوەکەی لە باوکی بچێ ئەم تێڕوانینە پێدوانیە بە ئاقارێکی هەڵەمان بێت کە تۆ باست کرد لە دوو خێزانی جیاواز و دوو بیرکردنەوەی جیاواز و دوو کللتوری جیاوازەوە کللتورەکەش با بڵین جیاواز نییە بەڵام دوو بیرکردنەوەی جیاوازەوە هاتوون
لە ڕاستیە هاوڕێی بەڕێز ئەمن زۆر لایەنگیری ئەو دیدە نیم کە ئافرەت پێی وا بێ ئەبێ مێردەکەی لە باوکی بچێ و مێردەکەش پێی وا بێ هاوسەرەکەی بەلەدایکی بچێت لە ڕاستیە بەڵام بە شێوەیەکی گشتی خێزانی کوردی یان هاوسەری کوردی خەریکی سەپاندنی بۆ چوونە کەسەکانی خۆیەتی لەگەڵ هاوسەرەکەی تریان لایەنەکەی تری ئەخەمەی ژەو قسەم لەسەرەوە کرد مامە سادانە منی ژەوم لەسەرەوە قسەیە کردیانی ئەوێت ئەوەی کە لە دایکی بینیوە ئەو باشانی لە دایکی هەمووی لە ژنەکەی هەبێ ئەوە بیرکردنەوەکی جیاوازە خۆمەرج نییە ئەم وەکو دایکە بێ یان ئەمەرج نییە وەکو باوکو بێ مێردەکە وەکو باوکە بێ بۆیە لە کوردەواری خۆمانە قسەیەکی زۆر جوانێ ئەڵە دایە ببینەوە دوێتە بخوازە یعنی ئەم بابەتانە تۆزێک پندن بەڵام فەلسەفەی لە پشتەوەی ئەوە لە ڕاستیە پرسێکی علمیە ئەڵێ دایکی ببینە و کچەکەی بخوازە ئێمە لە کۆمەڵاسیە لە ئەدەبیاتی کۆمەڵاسیە پێڵین وردە کللتور واتە هەر خێزانێک کۆمەڵی وردە کللتوری هەیە کە تاکەکانی بە وردە کللتورانە پەروەردە ئەکا ئێمە چەند کەناڵێکی پەروەردەکردنی ئینسانمان هەیە کە بریتین لە خێزان بریتین لە پەروەردە مەمەسن لە قوتابخانەیە بریتیە لە شوێنی ئاینی لە گروپی هاوڕەکان لە میدیا و سۆشال میدیا لە ئێستاشە باشە وەک گوتم لە خێزانی کوردیە کاتێ کەسێک ئەوێ هەموو ئەوەی کە ئەو بڕای پێیەتی بەسەر لایەنەکەی تریا بسەپێنێ و ئەوەی ترش بە هەمان زۆر ئەوێ ئەمە بسەپێنێ بەپی ئەوەی کە ئەو حەزی لێیە تەمەشا ئەەکەی ڕێژەی کێشەکان زیاترێ بێ ئێمە کێشێکمانێ لە هەرێمی کوردستان ڕێژەی ئەو سنتەرانەی کە پێویستن بۆ چارەسەرکردنی کێشەی کۆمەڵایەتی و کێشەی خێزانی لە ڕاستیە لە ئاستی کەمان وە زۆرشیان خەڵکی پسپۆر و کۆمەڵاز بەڕێوان نابە بۆ زانیاریتان ئێمە لە 2012 پرۆژەیەکمان سەبارەت بە هاوسەرگیری و ڕێگرتن لە جیابوونەوە پێشکەشی ئەنجومەنی دادوەری کرد لە هەرێمی کوردستان کە بەڕێگایەکی زۆر ئاسان ئێمە ئەتوانین ڕێژەی جیابوونەوەکان لەو ڕێژەی کە ئێستا هەیە بینە ستابیست لە ڕاستیە بۆ لە بەروی بەشێک لەو کەسانی کە هاوسەرگیریەکەن دیدگای و بیرکردنەوەیەکی سندرێلاییان بۆ هاوسەرێتی و خێزان هەیە ئەنی پێی وایە پیاوێک کە لە کارەگەڕێتەوە وەک ئەوە بێ لە پیاسە گەڕاوەتەوە هاوسەرێک بڵین ئافرەتێک هەتا سەعات دوونی و لە دەوامی خۆیات یا لە کۆمپانیا تا سەعات چۆن لە دەوامایە پێی وایە بگەڕێتەوە ئەبێ مێردەکەی لە پێش دەرگە چاوەڕێیکە یان بە پێچوانەوە مێردەکەی وا بیرکاتەوە بڵین هاوسەرەکەی وەک ئەو لەحزەیە بێ کە بیانی لە ماڵدا چووە بۆ لە بەرۆی تێگەیشتەکانی لە ڕووی دینیشەوە لە ڕووی دینەوە لە ڕووی ئەرک و مافر ڕۆڵەوە دین چۆن تەمەشای ئەماکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کولتوریەوە لە ڕووی قانونیشەوە لە ڕاستیە بۆ ئێمە لەو پرۆژەی تەقدیمی ئەنجومەنی دادوەریمان کرد پێمان باش بوو بەلایانی کەمە مانگێ نەکەوەی کە ئێستا هەیە مانگێک چوار بڵێن کۆمەڵاسێک پیاوێکی ئاینی قانونیەک لەگەڵ پسپۆرێکی دەرونی بێم باسی ماف و ئەرک و ڕۆڵی ئافرەتان و پیاوان بکە لە ناو خێزانە ئایا ئێمە لە خێزانە دیلمان پێویستە یان ئینسانێکمان پێویستە کە ببێتە هاوژیان و هاوسەفەرمان لە ڕاستیا بەداخە ئەمە جێبەجێ نەکرا بە پرۆژەکە عرض بە حزورتان کەم ئەم شێوازە لە خۆ ئامادەکردن بۆ بەرەنگاربوونەوەی کێشەکان لە کۆمەڵێ وڵات کە بەتایبەت لە وڵاتانەی کە خەریکن ئەس لە ناو دنیای مۆدێرنەوە جێبەجێ ئەکرێ باشە وەتوانیوە لە تا ڕادەیەکی زۆر بربەست دابنێن چونکە لە هەر کۆمەڵگایەک ڕێژەی جیابوونەوەی خێزان زیاد بێ ڕێژەی تاوان زیادە بێ ڕێژەی دزی زیادە بێ ڕێژەی کێشە دەرونیەکان زیادە بن ڕێژەی نەخوێندەواری و بەردەوامیدان بە خوێندن زیادە بێ ڕێژەی توندوتیژی و ڕێژەی لادانەکان زیاترە بن واتە هەر کات ئێمە کۆمەلگایە کە ڕێژەی جیابوونەوەکان زیادە بێ هێندە
ڕێژەی تاوانەکان و لادانەکان زیاترە بن لە ڕاستیە بۆ لەبەرەوەی ئەو کەسانی کە جیابنەوە هۆگری و پابندیان بە خێزان لاوااسترە بێ کەسی بەرپرسیارش لە خێزان پابندەکانی بە خێزان کەمترێ بێتەوە و لاوازە بێ لە ڕاستیە زۆر باشە مامۆستا پێم خۆشە باز لە بابەتێک کەین ئەویش تەداخولکردنی چواردەورە بۆ ئەم دوو هاوسەرە ڕەنگە زۆر کات ئەو پارێزەرە بە ڕێزانەی کار لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئێمە بانگێشمان کردوون و قسەمان لەگەڵاکردون زۆر کات باز لەواکەن ئەو کەیسانەی کە جیابوونەوەیە و لە دادگاکانە باز لەواکەن ئەڵێن بۆ نمونە تەداخولکردنی چواردەور بە هۆکارێکی سەرەکی دائەندێت بۆەوەی کە ئەم خێزانە پەرتەوازە بێت اینجا بەڕێستان وەکو کۆمەڵاسێ چیتان هەیە لەسەر ئەم بابەتە ساڵانە وەزارەتی داد داتایەک بڵاوەکاتەوە سەبارەت بە ڕێژەی هاوسەرگیری و ڕێژەی جیابوونەوە لە ڕێژەی جیابوونەوەکان هۆکارەکانشی دەنیشان کردو لە ڕاستیە هەرچەند زۆر دقیق نییە لە ڕووی علمیەوە بەڵام بڵێن سیماگشتەکەیەتی لە ڕاستیە مەسلەی دەستوەردانی تەرەفی سێیەم لە ڕاستیە یەکێ لە هۆکارەکانە بەڵام هۆکارە سەرەکیەکان نییە ئەزانن هاوڕێیانی بەڕێز ئێستا سۆشیال میدیا و خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا یەکێکە لە وەسیلە و ئامرازە هەرە سەرەکیەکانی بۆ نمونە دروستبوونی کێشەی خێزانی و جیابوونەوە بۆ لەبەرەوەی لە سۆشیال میدیا دنیایەکی خەیاڵی ئەخرێتە ڕوو و ئەم دنیا خەیاڵیە و ئەکا ئەگەرەکانی خیانەتکردن ئەگەرەکانی لادان ئەگەرەکانی سەرهەڵدانی کێشە و جیاوازی قوڵ بێتە کایەوە لە ڕاستیە بە نمونە مەسلەی دیاری نەکردنی ئەرک و ماڤ و ڕۆڵ لە خێزانە ئەزانانی من چەندین جار بەداخەوە لە کۆمەڵی خەڵکەوە ئەبیستم کە مەسلەی دەستەبەری بژێوی لە خێزانە لە ئەستۆی پیاوە لە ڕاستیە لە دنیای مۆدرن و لە کۆمەلگای مۆدرن مەسلەی دەستەبەری بژێوی مەسلەیەکی هاوبەشیە یعنی ئێمەسە کێشەیەک سەری هەڵداوە لە کوردستانە کە هۆکارشە بۆ جیابوونەوە بەسەر ئافرەتە بەڕێزەکان ئەڵێن کاکە ئەوەی ئێمە بەدەستی دێنین بۆ خۆمان و ئەوەی پیاوش بەدەستی دێنێ ئەبێ ئێمە بەشدار بین تایە لە ڕاستیە بەڵام لە دنیاە و لە خێزانی مۆدرنە ئەوەی هەمانەی هەمومان ئەڵێ ئەوەی هەمانەی هەردووکمانە بەڵێ ئەوەی کە هەیە هەردووک بەرهەمی دێنن و هەردووک بەشداریەکەن لە خێزانە و لە بیناکردنی خێزانە ئەگەر ئەمە ڕوونەدا ڕق دروستە بێ درۆ و فێڵ و شاردنەوەی پارە و بڵین بە ئیلتزام نەکردن بە خێزانەوە سەر هەڵەدا لە ڕاستیە هەیە کەسێک کە پسپۆرێت بەڵێ قسەکە تاوکە مامۆستا بڵێ کاتێ خەڵکێک پسۆڕی نیە لەم بوارەیە دێ تەداخولەکە لەسەر ئەوەی کە خێزان ئەبێت چۆن بێ و چی بێ بەتایبەت ئێمە لە سۆشیال میدیا کۆمەڵی بلۆگەر و ڤلۆگەر پیابوونە هیچ بڕوانامەیەکی زانستیان نیە هیچ ئەزمونێکیان نییە مەسەڵ دەڵێ ئەگەر ئەم حەوت تایبەتمەندیە لە هاوسەرەکەتە بوو کەواتە هاوسەرەکەت خیانەتەکە تۆ ئەخەوە هیچ پێوەرێک نییە بۆ ئەوی ئێمە بڵێن کەسێک ئەم حەوت تایبەتمەندی تیا بوو خیانەتکارە یان ئەڵێ ئەگەر هاوسەرەکەت ئەم تایبەتمەندیانەی تایە کەواتە تۆی خۆش ناوێ بۆ ئەمانە غەڵەتن لە ڕاستیە لە بەرەوەی ئێمە ئەبێ ئەوەمان لە پێشا بچکە ئێمە زیاد لە 2 ملیۆن خەڵک سۆشیال میدیا بەکاردێنێت لە هەرێمی کوردستان کاتێک ئەتوو بیرکردنەوەیەکی خراپ ئەچەسپێنی لەناو خەڵکە باشە ئەم بیرکردنەوە خراپانە ئەبنە بەشێک لە ژیان و بیرکردنەوەی کەسەکە هەر کاتێک ببینێ تەرەفەکەی بەرامبەری ئەم تایبەتمەندیانەی تایە لە نەستیا جۆرێک لە وێنەی زەینی دروست بووە هەڵی هەموو ئەو کەسانەی ئەوهان کەواتە خیانەتکارن بۆیە قسەکردن و خستنە ڕووی بۆچوون و ڕایەکان لە ڕاستیە بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە کە ئەبێ ئێمەوە کۆمەڵات جەنابەت وەک پێشکەشکار و ڕۆژنامەنووس و خەڵکی کەش کە مەنای بلۆگەر و ڤلۆگەر دێن بۆچونەکانی خۆیان نەخەنە ئەوەی هەمیشە داوای واکرێکە لە میدیاکان و لە سۆشیال میدیا و ئەوانی کە بابەتەکان بڵاوەکەنەوە بە شێوازێکی زانستی و ئەکادمی و بەپی بەهاکانی کۆمەلگاشت بڵاو بکەنەوە
ئەوانی تۆ باسێکی مەمەسا زۆر ڕاستن یان ئێمانە دنیایەکی خەیاڵیان لای کەسانێک دروست کردو بەڵام من لێرە شوایڵێم کەسی ژیر دەبێت بزانێت چۆن مامەڵە لەگەڵەوە بەبەتانەیەکە ئەوەی تۆ باست کرد زۆر ڕاستە ئەگەرم حوت خاڵە لە ئاوسەرەکەتانە بوومانەیە وایە خیانەت لێکابێ من ئەوەندە ژیر بم ئەوەندە هەست و نستم ڕابگرم بزانم ئەم تایبەتمەندیانە کەسێک دای ڕشتووە یاسایەک نییە لە دنیادا هەموو عالم لەسەری بڕوا مامۆستا ئەوەی کە باسمان کرد تا ئێستا باسی ئەو لێکەوتانەمان کرد کە دوو هاوسەر هێشتا چوونەتە نێو پرۆسەکەەوە بەڵام وڵا بەداخۆ پێش پرۆسەکەشمان هەیە هەر لە قۆناغی مارە بڕینیشا جیابنەوە لە یەکتر بەڵام ئەوەی کە باسمان کرد چوونەتە نێو پرۆسەکەەوە بەڵام مناڵیان نەبووە کامە قۆناغێکی تر و هەستیارترە و لێکەوتەکەی پێما بێ خراپترە ئەو لێکەوتانەی کە لە پاش جیابوونەوە لە خێزان تاوانی تر ناوی خێزان نامێنێ بەروی هەڵەوەشێتەوە ئەمە یەکێک لە لێکەوتەکانی لێکەوتی تاگەری چی ینی ئینسانێک کاچێتەوە بەرەو تاگەری هەست بە چی شتێکە کات کە لە بوونیەتی ئەودا کەمە هاوڕێ بەڕێز ئەمە هەر بۆ زانیاری ئەمن دکتۆرانامەکەم لەسەر گۆڕانی بەهاکانە بەها کۆمەڵایەتی کوتورەکانە لە هەرێمی کوردستان کە باس لە تاگەرایی یەکەین تەمان کاریگەری مۆدرنیزاسیۆن و گۆڕانی بەهاکانە کە ئەم باسی تاگەرایی یەکەن تاگەرایی یەکێکە لە تایبەتمەندیەکانی پرۆسەی مۆدرنیزاسیۆن لە هەموو دنیاە پرۆسەیەک هەیە پێوترێ پرۆسەی مۆدرنیزاسیۆن واتە نێبوونەوەی بەها کولتوری بەها کۆمەڵاتیەکانمان خێزان یەکێکە لە بەها کۆمەڵاتیەکانمان یەکێکە لە پێنوێن و معاشرەکانی پرۆسەی مۆدرنیزاسیۆن خێزان گۆڕاوە بۆیە تا دێ ڕێژەی تاگەرایی تیازاڵەوێ مەبەستمان لە تاگەرایی واتە گەڕانەوەی ئینسانێک بۆ بەرژەوەندی و بیرکردنەوە کەسیەکانی خۆی واتە بیرکردنەوە کەسیەکانی خۆی بەرژەوەندی کەسیەکانی خۆی پێش بەرژەوەندی هاوبەشەکانی خێزان و ئەکرێ بڵێن پێش بەرژەوەندی هاوبەشەکانی کۆمەلگاش لە ڕاستیان لە پێچاوەگرێت ئەمە پرۆسەیەکی گەردونیە پرۆسەیەکی دنیایی و جیهانیە هیچ کۆمەلگایەک نییە لە ڕاستیا ئێمە بتوانانی ئەم پرۆسەیتیان نەبێ بەڵام لە کوردستانە ئێمە لە سەرەتای پرۆسەکەین لە ڕاستیا بۆیە تەماشاکەین ئێمە کاتێ لە خێزانە ئەو هەموو فشارانەمان لێکرێ یعنی بۆ نمونە هاوسەرەکە بەرامبەرەکەی وەکو دیل تەمەشاکە ئامادە نییە بەشێک لە بۆچوون و بیکردنەوەکانی لەگەڵ لاکەی ترا بگونجێنێ و هەردووکیان بیگونجێن لە ڕاستیە ئامادە نییە دەستەبەری بژێوی بەشدار بە لە دەستەبەری بژێوی خێزانە ئامادە نییە ئەرکەکان بە هاوبەشی جێبەجێکە ئێمە هەموو جار کە باز لە جیاوازی ڕەگەزی وەرزایی ڕەگەزیەکەین هاوڕێ بەڕێز شتێکمان بۆ هاوڕێیانمان باسەکەیان بۆ خەڵک باسەکەی لە ڕاستیە ئایا ئەو ئەرکانی لە خێزانە دانراون ئەرکێکن لە دینەوە سەرچاواگرن ئەرکێکن لە کۆمەلگاوە سەرچاواگرن یا ئەرکێکن ئێمە خۆمان ڕەوایەتی پێدەین یعنی بۆ نمونە ئایا شۆفێریکردن ئەرکێکی پیاوانەیە یا ئەرکێکی ژنانەیە یان ئەرکێکی هاوبەشە ئایا خواردن دروستکردن ئەرکێکی پیاوانەیە یا ئەرکێکی ژنانە و یان خواردن دروستکردنە ئەنجا ئەمە بۆ کۆی ئەرک و ماف و ڕۆڵ لە خێزانە بڵین بەرچاو و بینراوە کاتێ هەموو ئەم فشارانە هەیە ئینسان بەڕاستی یعنی بنیاد و تایبەتمەندی کەسێتی وایە ئەوێ لەم فەزایە دەربچێ ئەوێ کات ئەم هاوبەشیە نییە ئەوێ دەربچێ و خەریکی ژیانی خۆی بێ ئەم بیرکردنەوەیە بە پێی شارەکان ئەگۆڕێ ئەزانی ئەوتان لە پێشاو بێ بەڕێزان یعنی ڕووکردنە تاگەرایی لە شارێک بۆ شارێک لە قەزایەک بۆ قەزایەک زۆر جیاوازە یعنی بیرکردنەوەکانی کەسێکی هەورامی لەگەڵ بیرکردنەوەکانی کەسێکی زاخۆیی دووشتی زۆر جیاوازن بیرکردنەوەکانی کەسێکی بەخموری و بیرکردنەوەکانی کەسێکی پشدەری لە پرۆسەی ڕووکردنە تاگەرایی دووشتی زۆر جیاوازن بۆ لە بەروی کولتور و شێوازی ژیان و فەزای کاریگەرەکان لەم شوێنانە جیاوازە زۆر باشە اینجا مامۆستا زۆر کات ئێمە مرۆڤ بەو شێوازەین هەتا ئەو شتانەی کە هەمانە لە لای خۆمانە بۆ نمونە قەدری نازانین بەڵام ئیتر لەگەڵ لە دەستدانی کەسەکان و ئەو شتانی چواردەوەرمان ئەو کاتە
قەدری ئەو بابەتانە زانین ئەو کاتە بیرەکەینەوە ئەڵین خۆزگەوامان نەکردایە بەو شێوازە مامەڵەمان کردایە شیرازەی خێزانەکەم تێک نەچوایە بۆچی ئێمە مرۆڤ بەم شێوازە بیرەکەینەوە هەتا ئەو کەسانەی کە ئەزیزن و لە چواردە ورمانان قەدریان نازانین ترسی لە دەستدان وات لێ بکە بێگومان خێزان پێمان خۆش بیاننا خێزان پەناگەیەکی زۆر ئارامە بۆ ئینسان یعنی ئەگە پسەرەکەی جنابەت بۆ ئاراستێش لێک بدەینەوە تەندروستە خێزان چیمان پێبەخشێ خێزان و ئاکا لە ڕوو دەرونیەوە تەندروست بین خێزان و ئاکا لە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان تەندروست بین لە پەیوەندیە هاوڕێکانمان تەندروست بین و ئاکا بەشداری لە خۆشی ناخۆشەکانی دەوروبەرمان بکەین قەبارەی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان فراوانەکە و ئاکا پرۆسەی هاوخەمی و هاودڵی لە نێوان تاکانی ئەندامانی خێزانەکەیە زیاتر بێ کاتێک ئەمە نامێنێ بە دڵنیاییەوە باری دەرونیمان تێکەچێ باری کۆمەڵایەتیمان تێکەچێ کۆمەڵێ زیان و لێکەوتەی تری لێ ئەکەوێتەوە لە ڕاستیە بەڵێ 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 مامەستا گوێ لێمانە جەمام سامنیستم بە بابەتێکی تریش باس بکەین باسی شتێکت کرد زۆر جوان بوو وتت کاتێک دوو گەنج ئەچنە پرۆسی هاوسەرگیریەوە ڕەنگە بە خەونی سندرێلایی و وەڵا نازانم بۆ کوڕان چیە خەونی چییە بۆ خەونی جوزانم فێرلاندۆ ئەلە خۆمانە یعنی ئەم خەونانەی و خەیاڵانی کە لە پێش هاوسەرگیریە هەتا کاتێک لە نێو پرۆسەکەیە بۆت نایەتەتی ڕەنگە ئەم کێشانە دروست بکەن بەشێکی زۆری ئەم خەونانە پێتوان نییە تۆڕە کۆمەڵایەتەکان و میدیا لی بەرپرس بن یعنی هەندێک دراما هەیە نمایش دەکرێت لە هەندێک کەناڵە بەڕاستی نەک لەگەڵەوەی کە ڕووی مەجلیسیان نییە بەڵکو چیرۆکەکانیان چیرۆکی ئەو خەونە سندرێلیایەنن کە دەگاتە کەسانێک کە من لە قەوسێکە داوای لەبردن لە بینەرەکان دەکەم هەمیشە دەیڵم ئەوانەی کە ژیرنی ینی ئەمانە کاریگەریان لەکە و دوجار ئەگەر توێژینەوە هەبێت بیسەلمێنێت کە هۆکاری جیابوونەوەکەیان بابەت گەلێکن کە هەر شایانی باسکردن نییە کاتەوە مرۆڤێکە کە ژیر نییە گەیشتۆ بەم حاڵەتە یعنی زیاتر کار لەوانەکە تۆ پێدوانێ میدیا و بەشێک لەو بابەتانی کە باز دەکرێت خەتاکەشی ئەوانە هاوڕێ بەڕێز ڕێک وایە یعنی لە کەی و لەکوێ خەونی سندرێلایی بۆ ئینسان دروستە بێ کەناڵەکانی کاریگەری زۆر نێچێ لەوانە سۆشیال میدیایە لە ڕاستیە سەراحەتەن ئێمە کە تەفاشیۆنێک یا کە مۆدێلێک یا کەسێکی دیارە بینین دێ فەزای هاوسەرگیریەکەی بۆ سۆشیال میدیا ئەخاتە ڕوو ئەم خستنە ڕووی هاوسەردیارەتی خۆی ئەبێتە جێی کاریگەری بەشێک لەو کەسانەی کە تەمەنیان لە هەژدا یان لە خواردن لە هەژدا تا 25 ساڵیە ومەرز نییە ئەوەی کە ئەو ئەی خاتە ڕوو ڕازبێ ئەمە لە سەدا نەوەتیان وان لە سەدا نەوەتیان ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان نایخەنە ڕوو دیوی ژیانی ڕاستەقینەی خۆیان نییە بەڵام ئەوێ بە من و تۆ بڵێ من واژمانیتیانە ئەزانی بۆ نمونە هەر بۆ خۆشی پێت بڵێم من ڕسمی پرۆفایلەکەم بە چاکەوت و پانتۆڵ و ڕیباتێکەوە لە کەشێکی زۆر بۆرژوازیانەیە هەتا ئێستا مانگەدە 4-5 کەس داوای ئەوم لێکە کە هاوکاری مادی کەم باشە بۆیە جاری وە هەیە ئەوەی کە تۆ لە سۆشیال میدیا خەیتە ڕوو مەرز نییە ئەوەی لە واقعەوە بێ باشە ئینجا ئێمە دەیان جار کەی سیوامان هەبووە یا دەیان جار بەرکەی سیوا کەوتوینە یا جۆمان لێ بووە کە هاوسەرەکان چونە گوڵیان کڕیوە و بۆ خۆشیان پێشکەشی خۆیان کردووە یعنی بڕۆ لە گوڵفرۆشەکانی سلێمانی بگەڕێ بپرسە تکە ئەکەمە پرسیارش بکەن زەرورە لە گوڵفرۆشەکانی هەولێر و دهۆک بپرسن لە گوڵفرۆشەکانی هەڵەبجە بپرسن بڵێ چەند کەس چەند هاوسەر هاتووە و گوڵی بۆ خۆی کڕیوە و سناپی کردو لە پێشەوە وتێتی زۆر سپاس بۆ هاوسەرەکەم ئەم دیارە گەورەی پێبەخشیوە یان چەند لەوانە بەشێک کاتی هەندێک گوڵی وەرگرتووە ڕسمێکی پێوەگرتووە و دێمە دیاری هاوسەرەکەمە ئەجا ئەمە بۆ سیارە ڕاستە بۆ موبایلی ئایفۆنی ئاخر مۆدیل ڕاستە ئەوە بۆ جلوبەرگ ڕاستە
قەنەعەتکە جاری وا هەیە تا دوو هاوسەر ئەسنە گەشتێکی دوکانیا گەشتێکی نازانم شوێنێکی گەشتیاری ڕەنگە دەیان شەڕ بکەن بەڵام سناپەکە و ئەڵێ کاکە ئێمە هەموو هەفتێگەینە ئەم شوێنە گەشتیاریە مامۆستا ئەوەی کە لە سوۆسیال میدیا ڕووەدا ڕاتەگرم ببوورە لێرە ڕووەدا لە ڕاستیە باسی سوۆسیال میدیان بۆ بکە دوایی هەر شتێک لەگەڵ لانەیە ئێمە ئاگادارین دو سەرە ناسین لە سڵاو ڕێز و خۆشەویستیشمان بەیانێ بەخوالەوەچە بشمان بینن ئەم بابەتی کە ئێمە باسیەکەین ینی ئێمە زانین چەندین مانگبەر لە ئێستا ئۆتۆمبیلێکیان کڕیوە بۆ دوکانیا خوا پیرۆزان بێ خوا ئەوەنی تر بخاتە جێگەی بەڵام ڕۆژی لەدایک بوونی هاوسەرەکەی ئۆتۆمبیلەکەیان نازانم ئاوا هەندێک کردێ لەو بابەتیان بۆ تەرتیب کرد و لە سۆشیال میدیا وا بڵاوکایەوە کە پیاوەکەم ئۆتۆمبیلی بۆ هاوسەرەکەی کڕیەوە یعنی بۆیان بۆ خۆمان لەگەڵ لانیام ئەم بۆ چوونەمان چەند جار لەگەڵ خۆمانە باس کردەوە پێمان سیر بوو یعنی ئەیانێ بڵێن چی پێ بوو بەکاریان هێنا بەڵامیتر لەو ڕۆژەیە کردیان بم بابەتە و کردی بە دیاری و پێشکەشی بەپێ ئەوەی جا من ئەمەم بۆچی باس کرد خۆشەویستان ئەگەر ئەلم بیرۆکانەتان هەیە دڵنیاتانە کە مۆشەیری مەکەن چونکە ژیانی دەیانی ترە بێتە قوربانی لەم بابەتانە دەیان کەس هەیە وتمان ناژیر ئەوەی جارێکتی دەڵێن ئەوەی کە ژیرە تێگە لەم بابەتەنە ئەوەی ناژیرە کە کاریگەری لێکە بۆچی فڵانە مێردی کەس فلانە ئۆتۆمبیلی کرد بە دیاری بۆ هاوسەرەکەی بۆچی فلانە ئەو بەراوردکاریەش چ کاریگەریەکی هەیە بەراوردکاری خۆمان بە ژیانی تر بە ژیانی کەسانی تر لە ڕاستیە منش هاینم هابۆچوونم نابێ ئینسان ئەو بەختەوەریانێ و ئەو وردە بەختەوەریانەی کە خۆی هەیەی شەیریکا لەگەڵ هەمووانە یان ئەگەر ڕاستەقینەش نەبێ مەرز نییە ئەتوو بتانی زانی مەسلەکەم مەسلەی ململانەیە لە دنیای تازە و دنیای مۆدێرن ململانەکان لە ڕادەبەدەر فراوانە بێت چکە ململانەکان هەر ململانەی چینایەتی نین لەوەی کە ئەم کەسایی بڵێ من لە چینی دەوڵەمەندەکانم ئۆژ بڵێ من لە چینی مام ناوەندم لە ڕاستیە ململانەی کەسیش لە ئارایە بۆ منە هاوسەرێک ئەما خاتە ڕوو بە هەمووان بڵێ هەر لە کووردا ئەڵێ دڵی فلان کەس ئەتەقێنێ ئەوێ یەک دنیا کێشە بۆ دەروبەرەکانی دروستکە لە کاتێکا ئەوەی کەەوەیکا بۆ خۆی کێشەیە ینی بۆ خۆی بەرەنجام و هەڵقوڵاوی کێشەیەەکە ئێمە ئەبێ ئەو وریابین ئەوەی کە لە سوۆسیال میدیا ئێمە ئەیبینین ئەوەی کە لە سناپە ئەیبینین ئەوەی لە ئینستاگرامە ئەیبینین دنیایەکی واقعی و دنیایەکی ڕاستەقینە نییە دنیایەکی ساختەیە کە پێمانەڵێ من وا ئەەکەم بەڵام وانە پێمانەڵێ من خۆشببختم بەڵام بە دوای خۆشببختیەوەیە پێمانەڵێ من خێزانێکی بەختەوەرمەیە بەڵام بە دوای خێزانێکی بەختەوەرەیە زۆر جار ئەگە بارە دەرونیەکەی تەمەشاکەی ئینسانی ئەو ئیسانانەی کە لە ڕوو دەرونیەوە نەخسیان هەیە لە ڕاستیە بەردەوام بە دوای دروستکردنی وێنەیەکە وێنەیەکی خەیاڵیە بۆ خۆی قەنەعات بۆ خۆی دروستکە و بۆ دەوروبەرەکەشی دروستکە کە ئەو بەختەوەرە کە ئەو هەموو پێداویستەکانی ژیانی هەیە ئەو لە خوێندنەکەی سەرکەوتوو بووە یعنی بۆ منە هەموو دەرەجەکانی پەنجایە شاردوێتەوە ئەڵێ بە دەرەجێکی زۆر باش ئەمڕۆ ئەم ساڵ خوێن تاوکم ساڵ خوێندنی زانکۆیم تاوک ئەوە بۆ کۆی ژیانی کۆمەڵایەتیمان ژیانی پەروەردەییمان ژیانی دەرونیمان ڕاستە دەست خۆش بە مامۆستاگیان سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێری ئازیزەوە لەگەڵمان نابووی ئومێد دەکەن ئینشەڵڵا هەموو خێزانێک بەختەوەر بێ بە دوور بن لە هەموو کێشە و گیر و گرفتێک و ئەم تەوەرە و ئەم پرۆگرامی ئەمڕۆ سوودی هەبوو بێ بۆ سەرجەم خێزانەکان دووبارە سوپاس بۆمان دوو سپاس بۆ مامۆستادانا لەتیف کۆمەڵ سپاس زۆر سپاس